جیاوازی چیە لە نێوان باڵۆنی زیرەک و باڵۆنی ئاسایی؟ فەرقی چییە؟ دوایش دەنێ ڕێڕەگۆڕین و مەعیدەبڕین فەرقی چییە؟ وەبی تێ بگەین یعنی ئەمە و کەنجی نێ باڵۆنی دادەنێن کەنجی نێ دەچینە ناو عەمەلیاتی ئەو جوان تەرکیز بکەن. جیاوازی نێوان باڵۆنی زیرەک و باڵۆنی ئاسایی چییە؟ باڵۆنی زیرەک پێویستی بەوەی نییە بەنجی وەربگری بە ئاگای بە خەبەری دەرێندەوت بکەوە کەپسولەکە بە تێرێکی باریکی ڕەبت کرا لە ناو لالۆنێکی باریک کە دەو دەکەیەوە ئەم لەناو قورگت ئاودوی دەیکەم و دوای تێلەکەی ڕادەکێشم دوای لەرەگەی ئەو سۆندە باریکە کچکەی ئاوەکەش دەیخمە ناو باڵۆنەکەی لە ناو مەعیدەت دەکەینەوە سێ کفتە بە مەعدەلی سێ مانگە لە ناو هەناوتە باشە ئەوە باڵۆنی زیرەک کەواتە بەنجی ناوێت لە دانانی بەنجی ناوێت لە دەرینانیش بەنجی ناوێت چونکە پاش سێ مانگی بەخۆی شەریکە دەرێت 4 مانگ بەس ئەم نامێ شەرمەزاری کەسم دەرێم 3 مانگ تەنها شەریکە لە بەڕسمی دەرێت 4 مانگە ئەو 3 مانگەیە مەعدەل یەک تۆپ لە ناو هەناوتە لە ناو مەعیدەتە جێ خواردنی نیالێن جێ نامنیە لەسەر چی ئیش دەکاتن لەسەر ئەوەی کە جێت نییە خواردنی تێ بکەین جێت نییە خواردنی تێ بکەین مەجال نییە بخۆی دەڕشێەوە چونکە جێ لەما قەپات وەکو ئەوەی تەکسیەک جێی 5 کەسی دەبیتەوە 5 کەس سوار بووە جێ نەمایە کەشی خەڵۆ بیستە ژۆرێکە جێ نییە یعنی جێت نابیتەوە واضحە یعنی جێ نەمایە داخل ببیتن بخۆی دەڕشێەوە واضحە بەس جێ شتی ور دەبیتەوە مەسەد منداڵێک کچکەی پێ لەسەر کۆشیدا خۆی دابنێتن ئەوانە جێوان دەبیتەوە من گورە بە ڕۆژە جێ گورە بە ڕۆژەی دەبیتەوە لێیەکە ئەمە هەندێک ڕێنماییتان دەدەینێکەوە ئەوە بکەین یعنی ئەو شتانە نەخۆت دەبێت ڕێنمای میهرەبانی دڵسۆزی و لێزانی